ڕێکخراوی نوێ بۆ پاراستنی ژینگە و مافەکانی ژنان پرۆژەی هەڵەبجە دۆستی ژینگەیان ڕاگەیاند وە خۆیان دەڵێن دەیانەوێت لە بری عەلاگە لە هەڵەبجە هاوڵاتیان تورەکە بەکاربێنن لەم پارێزگایەشەوە بیکەنە کللتور لە پێناو سەلامەتی تەندروستی هاوڵاتیان و ژینگەدا. بە کللتورکردنی بەکارهێنانی تورەکەی قماش لە بری عەلاگەی نایلۆن بە هیوای کەمکردنەوەی مامەڵەی خراپ لەگەڵ ژینگە و فڕێنەدانی خۆڵ و خاشاک یاخود تێکنەدانی ناوچەی سەوزایی دەقات سوودمەند دەبین لەبەرەوەی خۆتان بار و دۆخ و کەش و هەوای هەڵەبجە ئەزانن بەهۆی ئەو کارەساتە نالەباری کە بەسەری هاتووە لە ساڵانی ڕابردووە ژینگەکەمان تا ڕادێک پێویستیەکی زۆری بە خاوێنکردنەوە و بە پاکردنەوە هەیە بە تایبەتی بۆ ماڵان کاتێکە ئێمە خۆڵ و خاشاکی ماڵان فرێن زۆربەی خۆی لە زەرفی ئەلاگا ئەبینێتەوە ئەمانش جارێکە لەگەڵ خاکە بە درەنگشی ئەبنەوە ئەگەر بێت و ئەم پرۆژەیە بەردەوامی هەبێت و سەرکەوتن بەدەست بێنێ بەڕاستی گرنگێکی زۆری هەیە. نوخشە ناسێح قایمقامی هەڵەبجە بە گرنگیەوە لە کاری ڕێکخراوەکە دەڕوانێت و دەڵێت وەگیدارەی هەڵەبجە پشتیوانی لە پرۆژەکە دەکەن. بەڕاستی ئەم پرۆسەیەکی تەواو تەندروست و ژینگە دۆستیە ئەمە لە وڵاتانی دنیا بە ڕادەیەکی زۆر پەیڕەو ئەکرێەوە سەرکەوتنێکی باشی بەدەستێناوە و دەستپێکی ئەم کارەش لە پارێزگای هەڵەبجەوە بەڕاستی دەستخۆشیە بۆ ڕێکخراوەکانی هەڵەبجە و ڕێکخراوی نوێژ بە تایبەتی ومێدمان وایە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان کار بکەن بۆ سەرکەوتنی ئەم پرۆژەیە و ئێمەش هەوڵ ئەین لەگەڵ لایەنی پەیوەندیدارە شارەوانی و وەزارەتی بازرگانی و لایەنە پەیوەندیدارەکانە کار بکەین بۆ ئەوەی ئەمە بێ پرۆژەیەکی سەرتاسەری لە هەرێمی کوردستانە و دەستپێکێکی باش بۆ پاراستنی ژینگە. پرۆژەی هەڵەبجە دۆستی ژینگەیە بڕیارە لە ڕووی میدیایی و ڕۆشنبیریەوە ژمارەیەک سیمینار و راپۆرتی ڕۆژنامەوانی لەسەر بکرێت دواتریش لە ڕێگەی دەستگا تەندروستیەکانەوە زیانەکانی عەلاگەی نایلۆن بە بەراوردکردنی لەگەڵ تورەکە ڕوون بکرێتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.